شەوەی کە بۆ ساڵی دووەم خولێکمان کردەوە بە ناوی خولی شەهید مامەڕ ڕیشە و هاوڕێکانی کە هەردوو شەهید شەهید سەردار قەرەتامۆری و شەهید موحسین بوون کە هاوڕێ بوون کە لە ساڵیادی شەهیدبوونی یاری کۆتاییەکە ئەنجامەدرێت. ئەم ساڵ لەسەر ئەرکی بەڕێز کاک لاهور شێخ جەنگی ئەم خولە بەڕێوە چوو. سوپاسی دەکەین بە نوێنەراتی بەڕێز کاک هێرشەورامی بوو. خولەکە پێکهاتەبوو لە 32 تیپی شار و شارۆچکەکانی کوردستان کە ماوەی 2 مانگی خایاندووە و هەموو ساڵێکە لە ساڵیادی شەهیدبوونیان ئەم خولە بەڕێوە ئەچێت. خولەکە خولێکی سەرکەوتوو بوو، تقریبان 32 تیپی قەزا و ناحیەکانی شارەکانی کوردستانی هەمووی تیا بووە. لەنا ئەو 32 پێ تیپی وەرشی پەیڕە و کە تیپی خۆمەوە تیپی وەرشی ئاگرین ئەویش هاتنە نهایی. لەخوا بە زیادی ئاسێکی باشمان پێشەش کردو، تیپی زۆر بە قوتی تیا بوو. تیپەکەی منیش ئەی لەخوا بە زیادی ئەو نەتوانایانەبوو تا سەرکاز هاتوونە و نەتیجەیە باشە بۆ ئێمە و بۆوانیش. تیپی وەرزشی ئاگرین توانیمان پلەی یەکەم بەدەست بێنین لە کۆی 32 تیپ کە بۆ چەمچەماڵ و دەوروبەری چەمچەماڵ کرا بۆ بە ناوی شەهید مامەڕ ڕیشە و هاوڕێکانی. لەسەر ڕایەوەی کە تیپی بەرامبەر ئاسێکی باشیان پێشکەش کرد، بەڵام ئیترەمە تۆپی پێیە و ئەبێ لایەک بەرێتەوە. ئێمەش بە پشتیوانی خوای گەورە و بە جۆدی یاریزانەکان توانیمان پلەی یەکەم بەدەست بێنین وەکو تیپی ئاگرین. سلامتی دنیا بێتەوە فەریندارە بەرگریکاری ئاگری کرێ لە بەرەوەی چەمچەماڵ تەنها لە بوارەکانی کارێکە پشتگوێ خراپسان مامی یاریزانی باڵێ ڕاستیاریگا پشتیوان بە بیلال نایابە دووبارە پشتیوان وەرزی شەهیدان و ئەنفال کراوانە کات و لێ ئەمریکا و بۆ پاڵایەتی بۆکردنی خەڵاتەکەی پیرۆزە كريم لناوي بوشي في مساعدة كرداتيدا ريشان نسيم سفر سياريك هذا كردستان بوكتين اجتماعي تمام كدوا لبابا وكودا وانبا بلاستر عصمان